ئێرە بەشی سەرەوەی سلێمانیە و هەوایەکی پاک و ئاسمانێکی ڕوون. ئەمەشیان خواروی سلێمانی تانجەڕۆ و عەربەت تا دەگاتە بازیان. خەڵکەکە لە ژێر بارستاییەک لە هەوای پیسبوو بە دووکەڵ و دەرهاویشتەی کارگەکان ژیان دەکەن. هاتووین بۆ تانجەڕۆ تا لەسەر ئەم کارەساتە خەڵک بدوێنین و لە دۆخی تەندروستیان بپرسین و بزانین لە وەرزەکانی دیکەشدا ناوچەکە هەروایە یا تەنها لە پاییز و زستانە. دلێ ماوە حاڵمانە بەخوایکیان خۆمە بەیانیانە بێت دەمامەکەم ئەو نە زۆرە بەیانی بەخوایت ئەوگە هاینان مبارەدە هەرێنێتە ژوورەوە یا منمە بێ کاتمە دەرۆیسە دوو لە ڕێ لە چکەکە ما بوو بەدەما بێ دەمامەکەم نابێ دووکەڵوشت چێ بەسەرمە ڕۆڵە حاڵمان بەخواانش ڕەبرا گەورەکەم جاکو ئەم دووکەڵ و معمەلانە لاچوە تووشی نەخۆشی نان بەرە وەڵا جاری وایە من وە نێو دووکڵۆ تووشی نەخۆشەوەم ڕابۆ لایەکی ترەکەم یعنی لەسەر ئیشێکی تر ڕاکەم دەڵێم ئەمەی هیلاکیە ئەمەی مەسەلەن سەرمایە ئەمەی هەڵامەتە بە سیرەکە ئەمەی دووکەڵی قوڵ عملەکەیە ئەمەی دووکەڵی معملەکەیە ئەمەی دووکەڵی کارگە ئەرا وەڵا من ئاها سەوت میسا چۆن نەخۆم سەوتێکی سافم نییە دڵنیاوە خۆش دەزانی ها نەم دەقە سەوتێکی سافم نییە ئەی تەمان ئەی چیە کاک ئەم معمەلانە لەو دۆکە بەر بوو ئەو دووهانە بەرەداتۆ ئەم ماڵانە داگیرەکە. ئەم دووکەڵە لە چ وەرزێکایە بەس دستانانە هەیە لە هاوین شاهی ئارە وەڵا بۆنی هەیە یا بەس دووکەڵە وەرە وەڵا بوێنەکەی پیس بەشەر هەناسەی تەنە بێ هەناسەی سوارە بێ ئارە وەڵا چەندێکەوە ساڵێکە دو ساڵ وەرە 2 ساڵ 3 ساڵش معاملەکە خۆ ڕەنگە دووتە معاملەکان لەم لە بەدوەدا چوون بەردەوامین ئەم بابەتە پێویستی بەڕوونکردنەوەی بەڕێوەبرایەتی ژینگەی سلێمانی هەیە. لەسەر ئەو دووکەڵەی کە لە ناوچەی تانجەڕۆ هەیە و لەسەر مەترسیەکانی ماوەی چەند ڕۆژێکە سەرخاڵی ئەوەین کە لە دوانی بەڕێوەبرایەتی ژینگەی سلێمانی وەربگرین. من چەند ڕۆژێکە بە تەلەفۆن قسە لەگەڵ بەڕێوەبەری ژینگەی سلێمانی دەکەم دوجار دوێنێ بڕیاریدا کە ئەمڕۆ لەم بارەیەوە قسەما بۆ بکاوە ڕوونکردنەوە بدا بەڵام ئەمڕۆ من هاتمە بەڕێوەبەراتی ژینگەی سلێمانی بەڵام پێیان ڕاگەیاندم لەلایەن سکرتێرەکەیەوە کە بەڕێوەبەری ژینگەی سلێمانی لەسەر ئەو بابەتە نایەوێت قسە بکات و هیچ ڕوونکردنەوەیەکی نییە. لە سوچێکی ئەم شارەدا بەڕێکەوت جێگری سەرۆکی حکوومەتی ماوە سەرچوون بینی کە لە میانیکردنەوەی ڕێستۆرانتێک لە سلێمانی قسەی لەسەر ئەم ژینگەی تانجەڕۆی سلێمانی کرد. ئەم باسی لەوە کرد کە ئامادەکاری کراوە بۆ چارەسەری ئەم گرفتەی تانجەڕۆ بەڵام چارەسەرەکان تا ئێستا ڕوون نییە چۆن دەبێت. ماوەیەکی زۆرە 6-7 مانگە دیراسەیەکی ئەم مەلەفە کراوە دیراسەی کەم و کورتیەکان کراوە و چارەسەرێکیش ئامادە کراوە کە ئەمە دیسان شتێکی زۆر گەورەیە کارەساتێکی ژینگەییە کە پێویستی بە چارەسەرە ئێمە لە ئەهمیەتی ئەمە تێگەیشتوین بەڕێز وەزیری شارەوانی بەڕێز بەڕێوەبەرایەتی گشتی ژینگە بەڕێز پارێزگار هەموو لەسەر خەتن لەگەڵ ئەو کارگانەش کە بەشێکن لە هۆکاری پیسبوونی ئەو ناوچەیە لەسەر خەتین. ئەمە دەرهاویشتەی بەشێک لە کارگەکانی تانجەڕۆیە. خەڵکی ئەم ناوچەیە دەڵێن بە شەوان دووکەڵی کارگەکان زیاتر دەبن و ژیانیان لێتاڵ بووە. شارەزانیش هۆشداریان داوە لە توشبوونی هاوڵاتیان بە جۆرەها نەخۆشی درێژخایەن لە ئەنجامی هەڵمژینی ئەم هەوا پیس بووە بە دووکەڵ. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.